پیری یەخەی پێکردووم و دکتۆر جان سڵاوی لێ بێم کاتەوە باش پرۆژەی نوێ تازە چی بەدەستەوە و کاری هونەری باشتر انشاءالله لە ڕۆژانێکی باشە بەنەسەر وەڵی من هەدی عمرم سەر تا سەری عمرم هەر لەگەڵ هونەرا بووم تا بە ئێستا ئێستاش پیری یەخەی پێکردووم و پڕە کار هەیە ناتوانم بیکەم یا دکتۆر مەنعی کردووە لێم ئەویش مەسەڵەن پەیکەرتاشینی چون دەستگایە لە ناو دڵمایە ئێستا پڕە پەیکەرتاشین بە ئامێری کارەبایی و میگناتیسی و ئەو جۆرەشانەیە ئەوانە بەکاربێنم ئەوەی دەوەسێ و منیش ئەلویدا خوا حافیز جا بۆیە ئەوانە ناکەم ئێستا ملوانکەی ئافرەتانەکەم خۆمەیکەم ئەیدەمە هەدیە ئەوانەی میوان کەتێت بەڵام تحفەیە فەنیە هەرێکێکیان ئەوە یەک لە چی دروستیانەکەی هەر لە بەرد یارچی بەرفرۆشی کوردستانەیە بوونەتە معمێلم مانگی پێ 6 ملیۆنە دەمە بەرد ئەیکەمە ملوانکەوەی دەمە ئەوانەی کە دێن بۆ دیدەنێن ئەوە یەک ئێستا خەریکی قوفڵێکم 3 مەتر لە 2 مەتر و نیوە قوفڵی عادی نییە لەبەرەوەی لە قەنەعاتێک هام هەموو کوردێ قوفڵە بەرامبەر ئەو کوردەکەی تر من قوفڵم بەرامبەر تۆش قوفڵی بەرامبەر من کلیلەکەیشمان لێ گوم بووە نەحدەکەی بۆیە من قفڵ بەلامەوە کتێبێکم ئێستا تقریبا خەریکە تەواو بێچێتە ژێر چاپەوە بە ناوی قوف 700 پەڕەیە چۆن بەڕاستی لە عمقی تاریخەوە تا بە ئێستا ئێمە قوفڵین لەگەڵ یەکا قوفڵین کلیلیش یۆخ کلیلیش نییە کێ کەڵە پیاوێ هەڵکەوێ و ئەو کلیلێ بدۆزێتەوە 2500 ساڵە نییە کەواتە مەگەر خوا و قوفڵ بکات و خۆی بەتەنها دکتۆر جان بەردەوام شیک پۆش دەرەکەوی ئەم گۆشانەشی بەدەستەوەی تایبەتە خۆ دووسەکردووە چای شەیتانە ئەمێ ئەو لێ پرسم ئۆتۆمبیلەکەی مەلیک فەیسەڵ ماوە ئۆتۆمبیلێکی ترم کردەوە ماوە 3-4ێکی تریش دوانم دروست کردو خۆم شاکارێکی هونەریە ئەگەر بێ لە ماڵەکەما دامناوە یعنی بە حەقیقەت تحفەیەکی هونەریە